ئەو ڕۆژە گەنجێ هاتووە بۆ لامەڵێ مامۆساگیان 700,000 هەبووە 700,000 هەبووە باوکم دایە پێم ئێستا لە بابەتێکی قومارە دۆڕانومە قومار لە ناو مۆبایلەکەمە باشە بەرنامە هەیە داخڵم کردووە و لە قومارە دۆڕانومە باشە هاتوومە مامۆساگیان ئەو 700,000 بدەیتەوە بە کەسێک بڵێ بمداتەوە باشە هەر چۆنێ بێ بۆی باوکم نەزانێت چکە باوکم بزانی ئەم کوژێت هاتەی تۆ سیری کە یعنی سوشیال میدیا بەس ئەم ئەکاونتە نییە ئەم ئەپە نییە بەس فەیسبوک و بەس ئەنستاگرام و ئەمە نییە پڕی بووە لە قومار ماڵی خەڵک کاول بووە کاکە گیان ماڵی خەڵک کاول بووە کاکە خەڵکێکەیە کاکە ڕووی نییە بێتە ناو خەڵکەوە ئێستا والله وبالله کچی وایە ناتوانێت شوو بکات بالله وتالله 100 داواکاری هەیە دایکی هاتووە ئەگری باوکی هاتووە ئەداتە سەر خۆی ئەڵێ مامۆستا قەنەعەت بم کچەم کەن شوو ناکا شوو کاکە تەمەنی بۆتە 26 ساڵ شوو ناکات باشە دوای ئەوەی کەوا کشە جیا ئەەکەیتەوە لەگەڵ دایکیا وەرە کچەکە قسەم بۆ بکە بابە من ئەمینم وەرە بۆت ئەپارێزم زام چیت کردووە چی نەکردووە کارەساتی وای خوڵقاندووە شتی وای کردووە لە سۆشیال میدیا یعنی کەوتوتە چنگ کۆمەڵێک گورگ و خەڵکی خراپ ناتوانێت شوو بکات ئەترسێت ئەڵێ هەر ئەو ڕۆژەی شوو بکەم هەڕەشەیان لێم داوە ئەینێرێ بۆ زاوا ئەینێرێ بۆ براکانم ئەو کاتە سەریشم ئەبڕن ئەو کاتە ژیانم تیاچێت بۆیە لەگەڵ دایک و باوک مابم لە ژێر تهدیدی خوێڕێکی ئاوایە ئەژێت حەشە لە ڕووی جەنابتان تێگەی کە پێی ئەڵێی دڵداری مەکە کە پێی ئەڵێی نامەمەنێرە ئەڵێ مامۆستا تیرۆریستە مامۆستا تونڕەوە من تونڕەو نیم من خەمخۆری تۆم من ئەزانم چ وەزعی ڕووی کردوتە ئەم وڵاتەی ئێمە عەمەت به البەلوە باشە شوانێک ئێستا ئەو مۆبایلی پێیە کە جارانی تر کەسێ بیوتایە شوان یعنی دوورە لە هەموو ئاوەدانیەک ئێستا لادیە نییە وایفایتیانە بێت لادیە نییە ئەم زەهری لە ماڵانە بێت بۆ یە کچێکی 12 ساڵان کاتێ سناپەکە ئەیدەیتە دەسێوە کاتێک ئەم هەموو ئەدەی بۆ دێ ئەم هەموو کچە مۆدێلە دێ ئەم هەموو کچە نیمچە ڕوتە دێ ڕەقسەکە سەما ئەکا باسی خۆشیەکانی خۆی ئەکا سەفەری دووبەی و ئەستەمبوڵ و نازانم سویسرا ئەکات یەکسەر کچەکەی تۆ خوشکەکەی تۆ کاریگەری لە مێشکێکات وردە وردە هەوڵەدات ئەڵێ بۆ منیش وەکو ئەو نەژیم کاتێک فلیمێک ئەبینێت کار ئەکتەرێک بۆ شێوازە ئەژیە لەسەر ڕووبارەکان بۆ شێوازە ئاوا باوش لە خۆشەویستەکەی ئەدا و قسەی ڕۆمانسیەتی بۆکە ئەڵێ باشە بۆ من لەم فەزای ماڵی خۆمە ئەوە نەکەم خۆ براکەم ئاگای لێ نییە باوکم ئاگای لێ نییە قەیچێک ڕسمیشی بۆ نێرم ڤیدۆشی بۆ نێرم کوڕەکە کوڕێکی سەلارە بەخوا ئەڵێ نوێژەکەم بەخوا ئەڵێ سەرم بڕوا نوێژم ناڕێت هەتا ئەوەی کەوا 15 ڤیدۆی ئەم کشە ئەکەوێتە لای ئەم کوڕەوە دوای ئەوە کائینات حەلی ناکات